ئەم بڕیارە یان ئەم نووسراوەی بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامە و جنسی عێراقی کە سەر بە وەزارەتی ناوخۆیە ینی هەنگاوێکی باشە. ئێمە لە ماوەکانی ڕابردووە زۆر کەیسمان خستە ڕوو و لە ڕێگەی کەناڵەکانی میدیا و لە ڕێگای موسساتی خۆمانەوە هەموو خڕوقاتانەمان لە ناوچەکانی خانەقین و دوجار کەرکووک و هەموو ناوچەکانی مادی ١٠٠ خستە ڕوو کە بەدەست و بە بڕیاری سیاسی هەندێک لە کاربەدەستانی ئەو ناوچانە نفوسی خەڵک نەقلەکەن بۆ ناو کەرکووک و خانەقین و هەموو ئەو ناوچانی کە پێوترێ مادی ١٤٠. ئەم نووسراوە ڕێئەگرێت لە هەموو ئەو خەڵکانی کە ئایانەوێت نفوزەکانیان یاخود پێداویستی ڕسمیەکانیان نەقلکەنە سەر کەرکووک و هەموو ئەوانی کە لە ڕابردووشە بە بڕیاری سیاسی نەقل کراونەتە سەر کەرکووک و خانەقین کە دیموگرافیاکەیە گۆڕێت و لە برژەوەندی پێکاتەیەکی عێراقیایە هەموو ئەمانە هەڵەوە شێنرێتەوە و ناشێڵن لە داهاتوە کاری لەم جۆرە بکرێت. بە بێگومان دەرچوونی ئەم نووسراوە و ئەم بڕیارە زۆر گرنگە. گرنگتر لەمە ئەوەیە پابەندبوون بێت بە بڕیارەکەوە، چون خۆتان نەزانن یەکێک لە بناغە ئەساسیەکانی مادی ١٤٠ دەستور بریتیە لە ئاساییکردنەوەی دۆخی دانیشتوانی ئەو ناوچانە. بۆیە ئەمە هەنگاوێکی گرنگە و لەگەڵیشیا داواکارین حکوومەتی بەڕێز سوودانی جددیتر بێ لە جێبەجێکردنی مادی ١٤۰ چونکە بەنیسبەت ئێمەوە وەکو کورد مادەی ١٤٠ و کێشەی خاک لە سەروی هەموو کەیسەکانی ترەوەیە. ڕاستە کەیسەکانی تر گرنگن، بەڵام گرنگتر لە هەموو کەیسەکان بەنیسبەتی ئێمەوە بریتیە لە مەسەلەی خاک و لە مەسەلەی کەرکووک و خانەقین و شنگال و هەموو ئەو ناوچانەی کە بە درێژایی مێژوو ئێمە لە پێناویە خەڵکی خۆمان و پێشمەرگە و تێکۆشەرەکانی خۆمان کردوێتە قوربانی.